سڵاوتان لێبێت مامۆستایانی کەرکووک خۆیان ساز و ئامادە کرد و چوونە سەر جادا بەو نیەتەی ئەو پەڕی ناڕەزایی خۆیان بەرامبەر وەزارەتی دارایی عێراق دەربڕن کە ڕەزامەندی لە سەر خەرجکردنی دەرماڵەکەیان نادات بەڵام هاتە سەر ئەوەی دەنگیان بەرز بکەنەوە لەولاوە هەواڵیان پێگەیشت کە ئەوەی داوای ئەەکەن بۆیان جێبەجێ کراوە هەر بەتەنیا مامۆستایانی کەرکووک نەبوون بەڵکو بڕیارەکە ئەوە بوو کە لەسەر تاسەری عێراق ئەمڕۆکە مامۆستایان بۆ هەمان داواکاری خۆپیشاندان و ناڕزایەتی دەرببڕن مامۆستا حەسەن عەونی لە کەرکووک بە 1964 وێت بڕیار بوو خۆپیشاندان بکەن بەڵام ئەمڕۆ کە خۆپیشاندانەکەیان بوو بە ئاهەنگ و خۆشی و بوون بە خاوەن دەرماڵە 150,000 دیناریەکەیان وتیشی هێشتا ماومانە داوای بکەین جێبەجێکردنی بڕیاری 271 بۆ پێدانی زەوی بۆ مامۆستایان هەروەها دامەزراندنی وانەبێژانی خۆبەخش دوو داواکاری ئەوانن پێشتر بەڕووی حکومەتدا بەرزیان کردوتەوە و داوایان کردووە ئەمانەشیان بۆ جێبەجێ بکرێت. ئەو جۆگەڵە ئاوەی لە بیارە کە وەکو خاڵێکی سنووری باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان جیاکاتەوە ئەکرێتە پرۆژەیەکی ناوازەی گەشتیاری و هەرهی ئەوەیە لە دوای تەواوکردنی پرۆژەکە بەو دیزاینە نوێ ببینیت کە گەشت و گوزاری هەڵەبجەکاری لەسەرەکان جۆگەڵە ئاوە کۆنکرێتیەکە بەهۆی ئەوەی سنووری نێوان دوو وڵاتە جگە لە گەشتیارانی کورد گەشتیارانی عەرەبیش دەستە بە دەستا ڕوویان تێدەگرت و وێنەیان لەو دوا خاڵی سنووریە ئەگرت پێشتر بە دیوی ئێرانەوە پازداران کێشە و گرفتیان بۆ کاسبکارانی سەر ئەم جۆگەیە دروست کردبوو نەیان دەهێشتە دارەکی کار و کەسابەتیان لە دیوی ئەوان دابنێن بەڵام کە ئێستا کە ئەکرێتە پرۆژە دەرفەت بۆ کاسبکارانی باشووریش فراوانتر ئەبێت بە دڵی خۆیان لەو خاڵە سنووریە ئیش و کاری خۆیان ئەکەن گەشت و گوزاری هەڵەبجە ئەڵێت دەستیان با جێبەجێکردنی پرۆژەی جۆگە سنووریەکەی بیارە کردووە کە لە ئێستادا کارەکانیان لالایەن تیمی ئەندازەی بەڕێوەبەرایەتی گشتیانەوە جێبەجێ ئەکرێت و جۆگەکە بە شێوەیەکی مۆدرن و جیاواز و جوان دیزاین ئەکرێتەوە. گوێ لەم چیرۆکە بگرن کە لەگەڕێکێکی سۆران ڕوویداوە وەکو مەتەڵوایە ماوەی نزیکەی 20 ساڵە 5 خێزان لەسەر 5 پارچە زەوی لە گەڕەشی ئیسقەلا خانوویان دروست کردووە و لێژیاون ماوەیە کە حکومەت پێی وتون ئەو شوێنەی ئەوان خانوویان لەسەر دروست کردووە ئەکرێتە قوتابخانە ئەوانیش وتیانە مادام قوتابخانەوە بڕیارەکەشی حکومەتە هیچ کێشەیەکمان نییە فەرمونون لەم نزیکانە قەرەبوومان بکەنەوە واتە لەو شوێنە نزیکانێک کە خانوەکانی لێە قەرەبیان بکەنەوە ئەم چیرۆک و بەسەرهاتە لە پێش بەڕێوەچوونی هەڵبژارنەکەی ئەمجارە ڕوویداوە بەڵام ئێستا بە فعلی حکومەت دەیەوێت دەست بە دروستکردنی بینای قوتابخانەکە بکات لەم ڕۆژانە هەر 5 خێزانەکەیان بردوونەتە سەر چەند پارچە زەویەک لە نزیک شوێنەکانی خۆیان بێگومان دڵیان خۆش ئەبێت بەڵام هێندە نابات ئەو زەویانەی کە دەویسترا وەکو قەرەب و بیان درێتەی خاوەنیان بۆ پەیدا بوو جارەوەش سەیر و سەمەرەتر ئەبێ شوێنی ئەو 5 خانوەش کە ئێستا حکومەت بەنیازە قوتابخانەی لەسەر دروست بکات دەرکەوتووە ئەو زەویانەش بە ناوی ئەو 5 خێزانە نەبووە بەڵکو بە ناوی شارەوانی بووە ئەزوار ئەحمەد خاوەنی یەکێک لەو خانوانە دەڵێت باشە مادام ئەو زەویانەی ئێمە بە ناوی شارەوانی بووە بۆچی ماوەی 20 ساڵە کەس نوقەی لێوە نەهاتووە و پێمان بڵێ ئەوە مڵکی حکومەت و شارەوانیە یان بۆچی حکومەت ئاو کارەبای پێداوین خلاصەی کەلام ئەوەی کە ئەم 5 خێزانە ئەڵێن بە هەر شێوەیەک بێت ئەبێ قەرەبوومان بکرێتەوە جا مەرجیشان هەیە بۆ قەرەبووکردنەوە دەڵێن پێویستە ئەو زەویانەی وەکو قەرەبوو دەمانرێتێ لە نزیک ئەو 5 خانوەی خۆمان بێت. ئەرێ مەحکوولە مامۆستا بیت و لە قوتابخانەوانە بڵیتەوە و بەو هیلاک و ماندووبوونەی خۆت کەچی کورسی پێویست نەبێت یاخود قەنەفەیەک نەبێت بۆ پشودان لەسەری ئایا ئەمە ڕەوایە؟ ئەوەی باسی ئەەکەم لە قوتابخانەی گوندی 2 میلانە لە قەزای کەلار لەو قوتابخانەیە ژوورێک هەیە بۆ دانیشتنی بەڕێوەبەر و پشودانی مامۆستایانی قوتابخانەکە بەڵام ژوورەکە تەنیا کورتەفەرشێک و 2 کورسی کۆنی تێدایە نۆ مامۆستاش لەو قوتابخانەیە دەوام ئەەکەن جا ئەگەر بیانەوێ پشوو بدەن دەبێت زۆربیان لەسەر ئەرز دابنیشن علی یارا یەکەیە لە مامۆستایانی قوتابخانەکە بە 1964 وت بەس ئەو ژوورەمان هەیە بۆ بەڕێوەبەر و پشودانی مامۆستایان لە کاتی پشوو کە لە نێوان وانەکان پشوو دروست ئەبێت دەبێت لەسەر زەویەکە دابنیشین ئەڵێ چەندین جار بە نووسراوی فەرمیداوامان کردووە کورسی و قەنەفەمان بۆ دابین بکرێت بەڵام تا ئێستا هیچ لایەک وەڵامی پێویستیان نەداوینەتەوە و داواکاریەکەشمان جێبەجێ نەکراوە سەبارەت بەم بابەتە 1964 چەند جارێک پەیوەندی بە عەدالەت لەتیف بەڕێوەبەری پەروەردەی قەزای کەلار کرد بەڵام پەیوەندیەکە بەردەست نەبوو کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.